ئەویت نەدەنە چاکردنی لاوازیەکانی سیستمی حکومڕانی ئەوە نەکتەنیا خەڵکی زیاتر پرچەک دەبن بێگومان بە توێژینەوەیەکی تێر و تەسەلمان سەبارەت بە داڕشتنەوەی هەیکەل و لە ماوەی ساڵانی 2014 هەتا 2017 تەنها کرابوو بۆ ڕەهەندە جیاوازەکانی شەڕی داعش و چۆنێتی ئینستیتیوتی مەری لە توێژینەوەکانیدا گرنگێکی زۆری بەدەستنیشانکردنی و چاکردنی ئەو تاکو هاوکاری حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتدارانی کوردستان و عێراق بدەن تاکو لەمەولا بڕیارەکانیان لەسەر بنەمای زانست بێ، بڕیارەکانیان میزاجی نەبێ، بەڵکو بڕیارەکانیان بڕیار بێ. هەرێمی کوردستان لەگەڵ پرۆسەی دروستکردنی هەردوو حکوومەتی نوێ لە بەغدا و هەولێر هێزە توندڕەوەکانی وەک داعش هێشتا لە ناومان ناون چالاکن کە پشت بە توێژینەوە و بە عەلم و بە تەجروبە بێت تاکو ئێمە بتوانین حکومڕانیەکەمان ساڵ لە دوای ساڵ بەرەو پێشتر بەرین. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئێمڕۆ لە دوای کۆتایهێنان بە شەڕە تێکشکێنەرەکان کاتیەوە هاتووە کە بیر بکەینەوە کە چۆن شەڕی